برداخم ماساڵە خوارێ خوارد تازە لە پاش ناخواردن داوام گوتم برداخش کەشم لە بینە سەری هێشتانەوەم تەواو نەکردیا کەوتە کۆرەم لۆخایی وی وا بەڕە مەلا وەک پۆستەی ببینی یا مەلا بزانین پۆست ماسام خوا دەرێ نەیە دەرێ بێ دەرێ ێزە خەو لێ دەکەی زۆر نەیە دەرێ نەیەک نەمەش بەتدی بە تامۆزە هیوایەتم مازداوە بزەمن چۆنی گۆرەکە های میرۆکە دەردا ئەوە چێ بە قسانە دیکتێتی و وەڵات تا ئێستا بەس بدە میرۆکە کوی ئای گلەنگزە گۆرەکەم میرۆکە ئادۆ ئەوە خەریتن دەکە میرۆکە وەڵاوەنیا قوربانە میرۆکە چێ بچێ مستی برداخ ماسام خوارێ خوازەمە لە سەر ئاز سوڕێ وەڵانە ئارە بەخۆی وڵا منانە بەر نەخوارد برێ بەخۆی ئادێ بەخۆ دەچم عەمەلیاتی دەکەم های ئارێ وەڵا ئەمایە چکرا عەمەلیاتی دەودانم هۆری اسماعیل دەچینە کندکتۆردانە بەرزەنجێ هۆری اسماعیلی دەکەی هۆری سمایل دەکەن هۆرین میرۆکە مۆمەکە میرۆکە تو میرۆکە دەمی دەرمۆکەوی های هاتاش هاتاش علي عتاش 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 دار عز الدين عتاش